کەمتر لە مانگێک بە سەرکشانەوەی بەشێکی هێزەکانی رووسیا لە سووریادا تێپەڕ بووە و ئەمریکاش پلانی دەستوەردانی زیاتری هەیە لە وڵاتەدا. سوپای ئەمریکا دەیەوێت بەپێی پرۆگرامێکی نوێ مەشق بە سەدان چەکداری هێزەکانی ئۆپۆزیسیۆنی سووریا بکات تا دژ بە چەکدارانی داعش بجەنگن. بەوتەی وەزارەتی بەرگری ئەمریکا ئەو چەکدارانی کە پرۆگرامە نوێیەکە دەیانگرێتەوە تیایدا جگە لە مەشقی سەربازی فێری چۆنێتی دیاریکردنی ئەو ئامانجانش دەکرێن کە لەلایەن فڕۆکەکانی هاوپەیمانانەوە بردومان دەکرێن. هاوکات ستیڤ وارن وتەبێژی هاوپەیمانی نێودەوڵەتی دژ بە داعش ڕایگەیاند تا ئێستا لە پرۆگرامەکەدا هیچ چەکدارێکی ئۆپۆزیسیۆنی سووریا مەشقی تەواوی پێ نەکراوە و ئامادە نەکراوە. پێشتریش جەنەرال لویت ئۆستن کە باڵاترین فەرماندەی سەربازی ئەمریکایە لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە بەردەم لیژنەیەک لە ئەنجومەنی پیرانی ئەمریکا ڕایگەیاندبوو لە سووریا تەنها 4 یان 5 چەکداری ئۆپۆزیسیۆن دژ بە داعش دەجەنگن کە لەلایەن ئەمریکاوە لە بنکە سەربازیەکانی تورکیا و ئوردون مەشقیان پێکرابوون. پرۆگرامە نوێیەکەش وان ناو دەبرێت کە پرۆگرامێکی هەموارکراوە و ئاماژلێوەی خۆ بە دوورگرتنە لە هەڵەکانی ڕابردوو کە تیایدا بڕیار بوو مەشق و ڕاهێنان بە سەدان چەکداری ئۆپۆزیسیۆن بکرێت لە ناو خاکی تورکیادا. ئەوە لە کاتێکدایە پرۆگرامەکەی پێشوو کە بودجەی 500 میلیۆن دۆلاری بۆ تەرخانکرابوو شکست خواردوو بوو چونکە لە کاتی ڕەوانەکردنیان بۆ سووریا لە مانگی تەمووزی ساڵی ڕابردوودا دەست بەجێ لەلایەن بەرەی نووسڕەوە هێرشیان کرایە سەر و ژمارەیەکیان دەستگیر کران و دەست بە سەرچەک و کەلوپەرە سەربازیەکانیاندا گیران. چەکدارە مەشق پێکراوەکانی دیکەش لە ناو سووریا پەرش و بڵاو بوونەوە. ئەمریکا دەیەوێت جێپێی خۆی و قەبارەی هێزەکانی لە سووریادا زیاتر بکات و بۆ ئەمە بەستش پێشنیازی کردووە جگە لەو 50 سەربازی کە وەک ڕاوێژکاری سەربازی لە وڵاتەدان ژمارەیەکی زیاتر سەرباز جێگیر بکات و چالاکی تایبەتیایدا ئەنجام بدەن. ئەو پێشنیازەی یەکێکە لەو ڕێگە چارە سەربازیانەی واشنگتن کە باراک ئۆباما سەرۆکی ئەمریکا سەرقاڵی ئامادەکردنیەتی کە جگە لە سووریا زیادکردنی ژمارەی هێزەکانی ئەمریکای لە عێراقیشدا لەخۆ گرتووە. کاروان شێخ موحسین NRT